بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لەو بڕەپارەی دەکەین کە بەناوی بەکارهێنانی شەقامەوە 5 ساڵ جارێک لە شوفێران وەردەگیرێت بەڵام بۆ خزمەتی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان خەرج ناکرێتەوە بە پێی وەراچوونی کە ئێمە کردومانە ئەو بڕەپارەی کە بەو ناوەوە وەردەگیرێت نزیکەی 200 ملیار دینارە بەڵام بۆ ڕێگاوبانەکان خەرج ناکرێتەوە ئەگەر ئەو بڕەپارەیە بۆ ڕێگاوبانەکان خەرج بکرێتەوە بەشی تاواکردنی ڕێگەی سلێمانی کەلار سلێمانی ڕانیە و بە هەمان شێوە کۆیە هەولێر دەکات بەڵام نەخراوەتەوە خزمەتی ڕێگاوبانەکان باز لە وردەکاریەکەی دەکەین بەڵێ دیارە ئەو ڕسوماتی کە بەنا ئەو پارەی کە بەناوی بەکارهێنانی شەقام لە شوفێران وەرەگیرێت 5 ساڵ جارێک لە کاتی نوێکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل بەم شێوەیە ئەمە جۆری ئۆتۆمبیلە ئەمە بۆ ماوەی ساڵێکە ئەمە کۆی گشتی 5 ساڵە بۆ ئۆتۆمبیلی تایبەت ڕێگاوبان بۆ هەر ساڵێک 10,000 دینارە بۆ 5 ساڵ دەکاتە 50,000 دینار بۆ ئۆتۆمبیلی بارهەڵگر ئەو پارەی کە بە ناوی ڕێگاوبانەوە ڕسوماتی ڕێگاوبانەوە وەردەگیرێت ساڵانە 50,000 دینارە بۆ 5 ساڵ 250,000 دینارە بۆ ئۆتۆمبیلی کرێ 20,000 ساڵانە بۆ 5 ساڵ 100,000 بۆ ئامێری بیناسازی و کشتتوکاڵی 20,000 کۆی گشتی 5 ساڵ 100,000 دینار بۆ ماتۆرسکیل 5,000 دینارە پارەی ڕێگاوبان بۆ ساڵێک بۆ ماوەی 5 ساڵ کە وەردەگیرێت 25,000 دینار ئەمە ڕسوماتی ڕێگاوبانە کە ڕۆبرایەتەکانی هاتوچۆ لە شوفێران وەری دەگرن بەڵام ئەو بڕەپارەی کە وەردەگیرێت ناخرێتەوە خزمەتی ڕێگاوبانەکان بینە سەرژمارەی ئۆتۆمبیل وەکۆی گشتی ئەو پارەی کە بە ناوی ڕسوماتی ڕێگاوبانەوە وەردەگیرێت دیارە ئەو ئاماری ساڵی 2023 ئاماری ژمارەی ئۆتۆمبیل ئێمە ئەو ئۆتۆمبیلانشمان هەژمار نەکردووە کە کارتی زانیاری یاخود فەحس و کارتی زانیاریان هیچ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەگەرەوانش هەژمارکەین ژمارەی ئۆتۆمبیل لە کوردستان بەپێی ئاماری ساڵی 2023 بەرز دەبێتەوە بۆ 2,91,000 بینە سەر ئۆتۆمبیلی تایبەت بەپێی ئاماری ساڵی 2023 وەکو ئاماژەوان پێدا 1,267,455 ئۆتۆمبیلە ئەو بڕەپارەی کە بە ناوی ڕێگاوبان لیان وەردەگیرێت 63 ملیار و 372 میلیۆن و 750,000 دینارە ئۆتۆمبیلی کرێژماریان 97,653 ئۆتۆمبیلە ئەو پارەی کە وەردەگیرێت بە ناوی ڕێگاوبان 9 ملیار و 765 میلیۆن و 300,000 دینارە ئۆتۆمبیلی بارهەڵگر کە ژمارەیان زۆرە و بەرەپارەکەش کەلیان وەردەگیر بە ناوی ڕێگاوبانە زۆرە 451,570 ئۆتۆمبیلی بارهەڵگرە لە جۆری بارهەڵگر ئەو بڕەپارەی کە بە ناوی ڕێگاوبان لیان وەردەگیرێت 112 ملیار و 879 میلیۆن و 250,000 دینارە ئامێرەکانی بڵێن بیناسازی و کشتتوکاڵی ئەوانی ژمارەیان لە هەرێم 72,290 ئەو بڕەپارەی کە لیان وەردەگیری 7 ملیار و 229 میلیۆن دینارە ماتۆرسکیلی ژمارەیان لە هەرێمەوەی کە تۆمار کراوە تا 2023 19,453 ئەو بڕەپارەی کە لیان وەردەگیرێت بە ناوی ڕێگاوبان 493 میلیۆن و 825,000 دینارە ئۆتۆمبیلی میری حکوومەت کە ئێمە زیاتر بە وەکو ئۆتۆمبیلی تایبەت مامەڵەمان لەگەڵدا کردووە کە ژمارەیان 30,922 ئۆتۆمبیلە ئەو بڕەپارەی کە لیان وەردەگیرێت بۆ ڕێگاوبان 1 ملیار و 544 میلیۆن و 950,000 دینارە کۆی گشتی ژمارەی ئۆتۆمبیل 1,939,590 ئەوە ئاماری 2023 کۆی گشتی ئەو بڕەپارەی کە وەردەگیرێت بە ناوی ڕێگاوبان 195 میلیۆن و 195 ملیار و 285 میلیۆن و 75,000 دینارە بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد کۆی گشتی ئەو بڕەپارەی کە وەردەگیرێت بە ناوی بەکارهێنانی شەقام لە شوفێران 195 ملیار و 285 میلیۆن و 75,000 دینارە بەڵام ناخرێتەوە خزمەتی ڕێگاوبانەکان 250 لەو 195 میلیار ناخرێتەوە خزمەتی ڕێگاوبانەکە ئەگەر بکو ئاماژەمان پێکرد بکرێتەوە خزمەتی ڕێگاوبانەکان دەکرێت ڕێگای دووسایدی سلێمانی ڕانیە سلێمانی کەلار هەولێر کۆی پێ تاوا بکرێ بەڵام نەخراوەتەوە خزمەتی ڕێگاوبانەکان بەخوای گەورەتان سپێرین خواتان